بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست 3 ساڵ بەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت بەڵام تاوەکو ئێستا ئەنجامی ڕێفراندۆمەکە جگە لە زیان بۆ خەڵکی کوردستان هیچی تری بە دوای خۆیدا نەهێناوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین دوای ڕێفراندۆم پێگەی هەرێم لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمیاتی و لەسەر ئاستی نێودوڵەتی چیلات و ئەو زیانانەی کە بەر هەرێم لە دوای ڕێفراندۆمە بەری کەوتووە ئایا تاکو ئێستا هەر بەردەوامن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆکانمان لە سلێمانی دکتۆرە تافگە ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق، هەروە لە هەولێریشەوە شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر دەست بە گفتوگۆکەمان دەکەین. سێ ساڵ بە سەرنجامدانی ڕێفراندۆمدا تێپەڕ دەبێت. ئەکامەکەشی نەهامەتی زۆری بۆ خەڵک هێنا. سەرانی ڕێفراندۆمیش وەک بەرزەکی بانان بۆی دەرچوون. حوتی حوزەیرانی 2017 کۆبوونەوەی حیزبەکان بە سەرۆکاتی مەسعود بارزانی بەبێ کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بەڕێوە چوو. تێدا بڕیار درا 25 ئەیلول وەک ڕۆژی ڕێفراندۆم دیاری بکرێت. هەر لە کۆبوونەوەکەدا لە دەرەوەی دامەزراوە فەرمیەکان ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم پێگەێنرا. لە سەرەتاوە لەسەر ئاستی ناوخۆ کۆمەڵ و گۆڕان داوایان کرد ڕێفراندۆم دوا بخرێت. هۆشداریاندا بە بێزەمینە سازی کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە. لەسەر ئاستی نێودەوڵەتی وڵاتانی زلهێز لە سەروی هەمویانەوە ئەمریکا لەگەڵ ئەنجامدانی ڕێفراندۆمدا نەبوو. سەرنجام بەبێ زەمینە سازی ناوخۆیی و عێراقی و هەرێمایەتی و نێودەوڵەتی سەرانی ڕێفراندۆم لە 25 نۆی 2017 پرۆسەکەیان ئەنجامدا. هێشتا مەرەکەبی پەنجەی دەنگدەرانی ڕێفراندۆم وشک نەبوو بووەوە. ئەڵا هەڵگرانی ڕێفراندۆم ڕۆژێک دوای پرۆسەکە پەشیمان بوونەوە و داوایان لە حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی ئەو کاتەی عێراق کرد. دەرگای حیواریان لێدان نەخات. وتیان ڕێفراندۆم بۆ دیاریکردنی سنوور نییە. ئەم ڕێفراندۆمەی ئەنجام دراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە. دوای پەشیمان بوونەوەی سەرانی ڕێفراندۆمیش عێراق فشارەکانی بۆ سەر هەرێمی کوردستان چڕ کردەوە. فڕۆکە خانەکان بەشێک لە دەواازە سنووریەکان داخران. هەر لە درێژەی ئاکامەکانی ڕێفراندۆم لە 16 ئۆکتۆبەری 2017 لە ماوەی تەنها 48 کاتژمێر ئەکێتی و پارتی لە 150 خاکیان تەسلیمی عێراق کردەوە. هەر بەوەش نەوەستان لە مانگی 11 هەمان ساڵدا بە ئاگاداری و ڕەزامەندی بەرپرسانی هەرێم دادگای فیدراڵی ڕێفراندۆمی سڕ کرد. پاشانیش چیرۆکی سەرانی ڕێفراندۆم بۆ گەڕانەوە بۆ باوەش عێراق دەستی پێکرد. بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم پۆستی باڵایان لە حکوومەتی عێراق وەرگرت. هەروەها بەهۆی ڕێفراندۆمە دیراسە نەکراوەکە پێگەی هەرێم لەسەر ئاستی نێودەوڵەتی پاشەکشەیەکی گەورەی بەخۆیەوە بینی. لە دوای پرۆسەکە کەمترین بەرپرسی باڵای وڵاتان هاتوونەتە هەرێم لە کاتێکدا لە سەردەمی داعش هەرێمیان کردبوو بە ڕێگای کانی. لەسەر ئاستی عێراقیش پێگەی هەرێم ئەوەندە لاواز بووە لە ساڵیادی ڕێفراندۆم بەرپرسان لە کازمی دەپاڕێنەوە تەنها 320 میلیارد دینار بنێرێت. وەک نەریتی هەمیشەییان دەسەڵاتدارانی هەرێم لە ساڵیادی ڕێفراندۆم ئامادەنین داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن بەرامبەر ئەو نەهامەتیەی بەهۆی پرۆسەکە هاتەکایەوە. لەگەڵ ئەوەشدا هیچ لێپرسینەوە و دادگاییکردنێکی بەرپرسان لە بەرامبەر دۆڕانی خاکدان نەبووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆرە بەخێر بنەگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم بڵین لە ئەنجامەکەیدا یاخود لە کامەکەیدا ئێمە چیمان دەستکەوت؟ سوپاس بۆ ئێوە بۆ بینێرانی کەناڵەکەشتان و بۆ سپاسی کەناڵەکەتان. بێگومان ئێمە بڵین بەرهەمەکەی ئەو نەهامەتی و برسێتیەیە کە ئێستا تیایەژین هەمووی دەرەجامی ڕێفراندۆمە بە حەقیقەتەن لەوەی کە برسێتی، لەوەی لە دەستدانی خاک، لە دەستدانی هەموو ئەو دەستکەوتانی کە لە شۆڕشەکانی پێشوانێ بە دەستمان کەوتبوو بە خوێنی پێشمەرگە هەموویمان لە دەستداوە هاتیونەتەوە سەر خاڵێکە پێوترێ خاڵی سفر.
بێگومان ئەگەر من باسی ڕفراندۆ بکەم ڕاستە حەقێکی مەشروعیە و بە پێی قەراری 15 چواردەی نەتەوەیە گرتووەکان ئەتوا ڕفراندۆم لە مادەی دووە مافێکی یاساییە کە مافێکە تۆ توانی داوایکەی بەڵام کێ داوای ئەکات ئێمە لە دوو شت هەبووە لە کوردستانە یەکەم ئێمە هیچ داگیرکراو نەبووین لەلایەن ئیستیعمارێکەوە بۆ نمونە بەریتانیا ئەمریکا یا وڵاتێکی تر بێ یاخود بڵێن لە عێراقا دەست بەسەر نەبووین ئێمە بە دەستوری عێراقی خۆی لە 2023 وانە هەرێمی کوردستان لە دەستورە تەسبیت کرا پێشەوە هەرێمێک بووین کەواتە یعنی لەبار ئەو شتانەی کە هەبوو لە ڕفراندۆمە دەرەنجامێکی نێگەتیفانەتر بوو وەک لەوەی کە زیاتر بڵێن دەستکەوتێکە بەداخەوانێ باشە بەس دکتۆرانێکیان وەکو دەستکەوتێکیش دەیبینین بڵێنەوەی کە خۆیان سەرپەرشتی ڕفراندۆمیان کەویست دەستکەوتێک ناتە ئاراوە بەڕێز دەڵێن برسێتی کە ئێستا هەیە بەرهەمی هیچ پەیوەندێکی بە ڕفراندۆمەکەەوە هەیە برسێتێکی ئێستا هەیە دەستکەوتیشی نەبوو بێگومە ئەسڵەن ئەو کە دەستەیە کە ڕفراندۆمەکەی لە 6 ساڵی 2007 مەفروزە بیرێ دادگایی گەل من داوا لە دادگایی وڵاتانی تر ناکەم یاخود لە دادگا ناکەم چونکە ئێمە دادوەرمان نییە بەس مەفروزە گەل دادوەری ئەمان ببێ بە دادوەرێک بۆ خۆی دەرەنجامەکەیەتی کە ئێستا چونکە چ ماڵێکی لەم کوردستانە ئەیگریت شەهیدێکی هەیە ئەو ئەگەر یا کەسێکی نزیکێتی شەهیدە یا ئەنفالە یا خانووی ڕووخاوە هەمووی ئەمانە لە دەزیراوە بۆچی چووکە برسێتیەکە ئێستا وای لێ هاتووە باسی مێژووی کورد ناکرێت باسی هیچ شتێ ناکرێت هەمووی شیرین دەرەنجامی ڕفراندۆمە هەر نمونەیەکی بەسیط هەتا ساڵی 2007 ڕێژەی بودجەی هەرێمی کوردستان لە موازنەی عێراقیە لە سا حەڤە بوو لەوەوانێکرا بە 12 لە سا 67 لە 2007 وانێ ئەمە دەستکەوتەکەی ڕفراندۆم بۆ گەلی کورد بێگومان ڕفراندۆم نە سیاسی بووە نە تەشریعی بووە نە دەستوری بووە مجرد هەوەسی حیزبێک بوو کە بێت بڵێن بێتە سەر ساحە و بێتەوە سەر هەوەسەکە لە پێناوچی بوو لە پێناو داپۆشتنی گەڵی بوو یاخود دەستکەوتینەتەوەیی بڵێ یەک دەستکەوتی نەتەوەییمان نەبووە ئێمە نەوەیەکمان دەستکەوتێکی نەتەوەییمان هەبوو کە پەرلەمان و حکوومەتمان پێکهێنا بەڵام ڕفراندۆم ئەمەشی کردو ئەو دەستکەوتەکەی کە ئێستا بە دەستمانێلا لە ڕفراندۆمەوانی هەموو ڕۆژێ بڵێن کە پاسێ بە کۆستەرەگەچین بۆ بەغا ئەپارڕێنەوانێ پیتاگەکەین بۆ موچە و گوزەرانی خەڵک نەک بۆ موازنە بودجە جیاوازە لەگەڵ بووچێ ئەمە دەستکەوتەکە بووە ئەمەیە کە ئێستا بێ بچمە ئەپارڕێنەوەنێ لە عەبادی بلەغێکمان باتێ لە داهاتەکان لەم لاوانەیە لەوە پیتاک بکەین بۆ نمونە لە مرور وەرگرین لە وەرگرین لە وەرگرینەوەنێ پیتاکێکی موچەی پێ بکەین ئەمەش هەمووی دەرەنجامی چیە دەرەنجامی ئەو ڕفراندۆمەیە کە کراوە چونکە تۆ کاتێ بێ ڕفراندۆم بکەیت ئەبێت لەبار بێت ئێرە هەرێمی کوردستان لە کاتێکا کە شەڕی داعش بوو لە کاتێکا تۆ سەنەدێکی قانونی نەبوو ڕفراندۆم ئەبوایە لە کوردستانە یەکەم شت تۆ لە دەوڵەتێکی فیدرالیای موافقەت لە حکوومەتی عێراقی وەربگری اینجا نەتەوە یەکگرتوەکان وەربگریت زەمینەکە لەبار بێت نەک لەوەی کە فرسەتێک بێنێ حیزبێک ئەوەش ئێستا دەرەنجامەکەیەتی سپاس دەکەم دکتۆرە کاک شوان جنابی شت بەخێر بێ بە بۆ چوونی بەڕێزیشت بڵێن ڕیفراندۆم هەڵەیەکی ستراتیژی بوو کە کرا یاخود دەکرێ وەکو دەستکەوت یا خۆک و نسکۆیەک سەیریکەین بۆ هەرێ بەڵێ بەنای خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ جەنابت بۆ میوانداریتان بە حەقەت مەسەلەی ڕیفراندۆم کە ئێستا ساڵ وەگەڕی ڕیفراندۆمە بەو مانایی 3 ساڵ بەر لە ئێستا لە 25 نۆی 2017 ڕیفراندۆم ئەنجامدرا ئەگەر بێت و هەڵسەنگاندنێکی مەوضوعی و علمی بۆ ئەو ڕیفراندۆمە بکەین پێویستە ئاماژە بە چەند لایەنێکەوە بکەین کە نەتیجەکەیەتی وابزانین نەتیجە چییە چونکە شەرتی نەتیجەکەیە بەر لەوەی هیچ قسەیەک لەسەر لایەنە سلبیەکانی نەتیجەی ڕیفراندۆم کەم بۆی هاوڵاتیان لێمان تێبگەن و بە هەڵە لێمان حاڵی نەبن هەڵبەتە مەسەلەی ڕیفراندۆم و مەسەلەی سربەخۆیی لێکجیان ئەوەی کە کرا تەنیا ڕیفراندۆم بوو بەڵکو سربەخۆیی نەبوو و مەسەلەی سربەخۆیی پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان مەگەر بە دەگمەن یعنی ئەگەر هەر کاتێک ڕیفراندۆم کە وەکو ئەوەی ئایا لەگەڵ سربەخۆیی دایە سربەخۆیی دەوێ یا پێخۆشیان نا بەتەکید خەڵکی هەرێمی کوردستان نیسبەیەکی زۆر بە شێوەیەکی گشتی سربەخۆیان دەوێت بەڵام ئایا بەدەست ئێمێ ئایا و سربەخۆیە بەدیدێ یان نا
دیارە ئێمە ئەگەر قسە لەسەر لایەنە سلبیەکانی ڕیفراندۆم بکەین دەبێت تەماشای نەتیجەکە بکەین لەما بینی سەرکەوتن و شکست. سەرکەوتن و دەستکەوت ئەوەیە کە پێشوەچوون بەخۆیەوە ببینی لە هەرێمی کوردستان. دیارە لە نەتیجەی ڕیفراندۆم نەک پێشوەچوون بەڵکو پاشوەچوونێکی زۆر بەخۆیەوە دەبینی لە کۆمەڵێک ڕۆوە. دەتوانین بڵێن ئەو ڕیفراندۆمە ڕیفراندۆمێکی ناسەرکەوتوو بوو، شکست خواردوو بوو و هەرێمی کوردستانی تووشی ئەزمە و تەنگژەیەکی هەمەلایەن کرد لە ڕووی سیاسی و ئابووری و دیبلۆماسی و پەیوەندی هەرێمی و نێودەوڵەتیەوە بەڵکو ئاڵقاندی و چەقاندی. بە نمونە ئەگەر تەماشە بکەین لە ڕووی جوگرافیەوە لە نەتیجەی ڕیفراندۆم ینی سەدا 50 یا 50 خاچی هەرێمی کوردستان لە دەست درا. لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەوە لەگەڵ وڵاتانی دەرودراوسێت تەنانەت وڵاتە گەورەکانیش لە پاشەکشەداین وەکو جاران سەیری ئێمە ناکەن. بە تایبەتی لەگەڵ بەغدا کە کێشەیەکی گەورەمان بۆ دروست بووە بە چاوی جاران تەماشەمان ناکەن و مامەڵەمان لەگەڵ ناکەن و تقریبا دەتوانین بڵێن ئێستا خەڵکی هەرێمی کوردستان یعنی تا ڕادەیەک زەلیل و زەبوون بووین. بەڵام ئەگەر تەماشای پێش ڕیفراندۆم بکەین لەلایەن وڵاتان لەلایەن بەغدا ینی خۆ لە حکومڕانی هەرێمی کوردستان بێدەخل و بێئاگا دەکرا وەکو حکوومەتێکی سربەخۆ یانیمچە سربەخۆ مامەڵەیان لەگەڵدا دەکرد. تەنیا لە ڕووی نێودەوڵەتیەوە حکوومەتێکی یا دەوڵەتێکی معتەرەف نەبووین ئەگەرنا هەر وەزیرێک هەر ڕئیس وزەرایەک یعنی هات با بەغدا داتە ئێرەش جاری وا هەبوو نەدەچۆ بەغدا داتە ئێرە. ئیتر مامەڵەیەکی سربەخۆیانیان لەگەڵدا دەکردین بەداخەوە لە ئەنجامی ئەو ڕیفراندۆمە سەقەت و شکست خواردووەی کە ئەنجام درا ئێستا هەرێمی کوردستان تووشی ئەزمەیەکی زۆر گەورە بووە. بۆ نمونە جاران هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر سربەخۆ بوو لە بەغدا بێمنەت بوو بەڵام ئێستا هەموو ڕۆژێ لە بەغدا دەپاڕێنەوە بەڵام بەغدا ئیهتیمامان پێنادا گوێمان لێ ناگری. جا بەداخەوە کە ئەمڕۆ خەڵکێک بێ بە ئیجابی وەسفی ڕیفراندۆم کە یا یادی بکە بەڕاستی پێویستە ئەمڕۆ ئێمە یادی ینی ڕیفراندۆم کەین وەکو ڕووداوێکی کارەسات بار نەک وەکو ڕووداوێک کە پێشوەچوون و سەرکەوتن و دەستکەوتنمان بەدەستێنابی. باشە تۆش هاوڕای کە بڵێن ئەو وتت هەر لە سەرتاشە وتت کە ئەمە بڵێن سربەخۆی نەبوو پێ دوایە بۆ داپۆشینی گەندەڵی و شکست ببێ بۆ ئەو شکستانی کرد لە کوردستان یاخود بۆ درێژدان بە گەندەڵی لە ژێر ناونیشانی ڕیفراندۆم و کوردایەتی ئەم پرۆسەیە ئەنجامدرا؟ خۆی بە کورتی کاک حەکیمی بەڕێز بە تەئکید بۆ سربەخۆی نەبوو بەس بۆ ڕیفراندۆم بوو لە پێناوی بەدەستهێنانی هەندێک بڵێن مەزد و شکۆ و بەرژەوەندی بوو. یعنی ئەگەر بۆ سربەخۆیی باید دەبوایە لە ڕۆژی 26 نۆی 2017 ڕۆژی پاشتر یعنی یەکسەر ڕیفراندۆم یا مانگەک پاشتر بە هەر حاڵ ڕاگەیاندرا بە نەک ئێستا 3 ساڵ یعنی ڕیفراندۆمیش کراوە خەڵکیش دەنجی پێداوە بۆ سربەخۆیی بەڵام بڵێن سربەخۆیش ڕانەگەیاندراوە و نەک هەر هەندێک لە ئەحزاب وەکو کۆمەڵ وەکو گۆڕان کە بە دڵسۆزی و استراتیژیانە و دووربینیانە تەماشای مەسەلەکەیان دەکرد ئەوسا دەیانگوت ئێستا کاتی ڕیفراندۆم نییە با تۆزەک دوا بخورێ بە ڕای ئەمریکاش مەسەلەن وەربگرین ڕای فلانە دەوڵەت بخوێنینەوە کە ئەمریکا گوتی با ساڵێک تەعدیل بکرێ خۆ زەرەر ناکەین لە 61ەوە شۆڕش لە هەرێمی کوردستان دەکرێت تەدعیە لە پێناو دەدرێت چەندان ساڵە یعنی سربەخۆی نەبووە قەیچەکە ئەگەر چەند مانگ و چەند ساڵەکی تریش یعنی ڕاوەستاین بۆ ئەوەی ڕای نێودەوڵەتی بەدەست بێنین. بەڵام بەداخەوە یعنی ئەوانەی کە سەرکردایەتی ڕیفراندۆمیان دەکرد گوتیان ئێمە گوێ بە کەس نادەین و حساب بۆ کەس ناکەین و تەحملی یعنی نەتیجەش دەکەین کە بەداخەوە تەحملی نەتیجەشیان نەکرد. جا نقطەی جەوهەری کە دەمەوێت بڵێم نەک هەر کۆمەڵ و گۆڕان و هەندێک لە حزبی تر بەڵکو هەر لەنێو خودی پارتی دیموکراتی کوردستانیش هەمویان وەکو پێویست ڕیاداتی و قیاداتیەی یعنی ئەو ڕیفراندۆمە و ئەو حملیان نەدەکرد پێ ڕازی نەبوون. یعنی هەندێکیان ئەوانەی کە زیاتر تەرەفی کاک نێچیروان بارزانی بوون کە ئەوسا سەرۆک حکوومەت بوو یعنی ئەو بەڕاشکاوانە ڕایگەیان کە ئێمە ئەو
ریفراندۆمە دەکەین بۆ ئەوە نییە کە سنوورەکان دیاری بکەین یا ئیعلانی سربەخۆیی دەوڵەتی کوردی بکەین و بۆ ڕۆژی دواتریش کاک مەسعود بارزانیش بە هەمان شێوە هەر باسی کرد ئەم ڕفراندۆمە بۆ فەرزی واقع نییە بۆ تەرسیم و تەثبیتی حدودەکان نیە ئەی خەڵک حەقی خۆی نییە بپرسی ئەی ئەو ڕفراندۆمە بۆ چ کرا ئەو تەدعیەش بدەین و ئەو نەتیجە سلبیە بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا بشتێتەوە ئەگەر بۆ سربەخۆیی نەبوو ئەسڵەن نەدەبوا بکرابایە. باشە زۆر بە کورتی وەڵامەکەی تۆ لای چییە کە بۆچی کرا کە دەڵێ دەبێ وەڵامی و پرسیارە بدەنەوە؟ بەڵێ بە کورتی وەڵامەکە لای تۆ چییە کە دەڵێ دەبێ وەڵامی و پرسیارە بدەنەوە کە بۆچی ڕیفراندۆمەکەیان کرد؟ وەڵاهی پێم وایە یعنی ئەگەر بەو نەمەتەی کە کاریان کردووە بێوەڵامە وەڵامیان پێ نادرێتەوە بەڵام ئەگەر ئینسافیان هەبی دەبێ ئێستا داوای لێبوردن لە خەڵککەن بۆ خەڵک یعنی قەرەبوو بکەنەوە یعنی بە ڕاشکاوی بە خەڵک بڵێن کە غەڵەتێک بوو کردمان نەدەبا بمان کردووە کەچی بە پێچەوانەوە ئێستا مەدعی دەکەن کە جێگای مەدح و فەخر و شانازی نییە چونکە ئەو کارتەش دەتوانی بڵێن لە ڕووی یاساییەوە مرد سەیرە ینی خەڵکێک باسەکە وەڵای ڕیفراندۆم تاپۆی ڕەشە خۆ ئەگەر بێت و جارێکی تریش باسی سربەخۆی کوردستان بکەین هەر دەبێ ڕیفراندۆمی دی بۆ بکرێ نەک ڕیفراندۆمێک کە چەند ساڵ کرابی و مردبی و شکەس خواردوبی چونکە لەوانەیە ئێستا خەڵکێک دەنگ بە سربەخۆیی بدا یا پێنەدا بەڵام دوای 5 ساڵی تر یعنی ڕای بگۆڕێ لە ڕووی قانونیەوە هەر دەبێ ڕیفراندۆمی نوێ بکرێ. بەڵێ سوپاس دەکەم دکتۆرە بەڕێزت وتت دەبێت بڵێن دادگایی بکرێنەوەی کە سەرپەرشتی پرۆسەکان کردووە لەکوێ دادگای بکرێن لەسەر مەوەسە لە زانی خاکە یاخود لاوازبوونی پێگەی هەرێمە چییە بڵێن؟ بێگومان من ینی دادگایی گەل یا دادوەرە بێت ئەگەر دادوەر هەبێت لە کوردستانە مەفروزە بڵێت کە ئەمانە بێنێت چونکە ئێمە چەندین ساڵە مێژومان هەمووی خوێناویە بە شەهیدان گەیشتینە حکوومەتی هەرێمی کوردستان و مەوزوعەکە مەوزوع کەرکووک بووە ئەینا ئێمە خۆ لە ساڵی 1970 سربەخۆی حکمی زاتیمان وەرگرت بەبێ کەرکووک یعنی سێ محافظەکە سربەخۆیەکی هەبوو کەوەکو حکمێکی زاتی هەرێمی کوردستانیش کە کەرکووکمان بەدەستەوە بوو بەڵام تۆ کەرکووک لە دەستداوە کەواتە ئەبێ ئێستا دادوەر بپرسێت تۆ لەسەر چه ئەساسێک کردێت تۆ کاتێ بزانیت نازانم با بڵێن کە سەرانی ڕیفراندۆم ئەم هەموو مستەشاری قانونی و ئەم هەموو یاسایی ناسانەی کە لە دەور و پشتیانە تۆ کاتێک کە بزانی قەرار لە شتێک گەیەیت کە شتێک هەیە پێوترێ محکەمەی ئیتیحادیە کە ئەزانیت لە 100% نادەستوریە ناقانونیە چۆن ئەم قەدەری میلەتێگە خەیتە بەر ئەو نەهامەتی کە بەدەست هات ئەبێ دادوەری دایکی ئەو شەهیدانی کە لە کەرکووکە هەبوون شەهیدمانەیە ئێمە کەرکووک شەهیدێکی زۆر زۆری هەبووە کە لەوێ دانیشتون یعنی بەڕاستی ئەوە دایکی ئەو شەهیدانە بێن شکات لەوانەیە لە سەرانی ڕفراندۆم بکەن یعنی بێن داوای خوێنی مناڵەکانیان بکەن لەمەی کە ئێستا ئەوانەی کە ئێستا بوو مەبەستە و شەهیدانەیە کە لە شەڕی تیرۆستانی داعش بڵێن بە تایبەتی کە ئەو ناوچانش لە 100 کۆنتترۆل کرابنەوە بەڵام دوایی ئەوەشمان هەر لە زدانەوە ناوچانە بڵین بڵێ خۆی ناوچەکانی بڵێن کەرکووک و ناوچە دابڕنراوەکان کە بەڕاستی هەمووی تقریبن لەژێر دەستی دەسەڵاتی کوردیە بڕ حکوومەتێکی ئیتیحادی بە شێوەیەکی زۆر کەم لە وجودی هەبوو لەو شوێنانەیە دەسەڵات خاصەتەن ئێستا لە کەرکووکە هەموو دەسەڵاتی کورد بوو مەبەستم لەو شوێنانەیە کاتێک کە جێشی عێراقی هاتە ناو کەرکووکەوانێ بڵێن کا شەهید هەیە لە ناو کەرکووکە شەهید هەیە یعنی چونکە بۆچی لەو کاتەیە مەسەن تۆ هەموو ئەو پێشمەرگانی کە لەوێ شەهید بوونەوەی هەموو پێشمەرگەی دو حزابەکە لە یەکتری جابوون و کەرکووکیان بەجێهێشت کەواتەی پێشمەرگە بەجێ نەهێشت بە قیادەی حیزبەکان بە قیادەی سەرکردە حیزبیەکان پێیان وترا بگەڕێنە دواوانە لێرە شەهیدی راوە کەواتە تۆ بەرپرسی لە خوێنی شەهیدان بەرپرسی لە بڵێن هەردوو لایەک تریش تۆمەتبار دەکەن لەسەرەوەی کامە خیانەتیان کردەوە بەس ئەگەر بڵێن تۆکو و کەسێکی بێلایەن ئاسەنگانی بۆ بکەیت لە زدانی خاک بڵێن چی لە کەرکووک بێ چی لە شنگار بێ خیانەتێک بوو کە کرا لە خەڵکی کوردستان لەو ناوچانە بڵێ یعنی خۆ کەرکووک خۆی لە خۆیان کە پێ وترا قودسی کوردستان دڵی کوردستان لە دەستمان ناوە کەواتە ئەوە گەورەترین خیانەتە یعنی هەرتووە بێ لەسەر ئەوەی کە ئەم ئێستا بە هیچ جۆرێکە بە تەکید بە کەرکووک جارێکی تر ناگەڕێتەوە سەر کوردستان ئەوەی کە لە پێش
بڵێن کە 25 2007 ڕوویە لە دوای ڕفراندۆمەکە لە دوای ئەوەی کە لە 16 ئۆکتۆبرە کە کەرکک داگیر کرا مستحیلە بگەڕێتەوە جارێکی تر کورد بەو پێگەی هەبێ کورد ئێستا خۆی هەرێمەکەمان ضعیف بۆ بەهۆی ڕفراندۆمەوانێ چونکە تۆ هەر کاتێک کە ئەچیتە بەغا نقطەی ئەساسیەکەی ئەو لە لای جەوهەرێتەکەی کە تۆ ڕفراندۆمە کردو داوای ڕاستە نازانم من ئەگەر ئێمە باسی ڕفراندۆم بکەین لە جۆرەکانی ڕفراندۆمە لەبارەی مەوزوعیەوانە یا سیاسیە یا دەستوریە یا تەشریعیە نازانم کامیان بووە لەبارەی کاتەوانەیە لە پێشوەخت و لاحقمان هەیە پێشوەختەوەیە کە پەرلەمان قرارێک باتەوە بیخاتە دەنگانەوانەیە لاحقیژەوەیە کە بە شێوازێکی قانونێک لە پەرلەمان بێ دوای ئیستفتای بۆ خەڵک بکاتەوانەیە یاخود کە مولزەم بین بە ئەنجامەکانیەوانە یا ئیجباریە یا اختیاری ئجباری ئەوە بێ دەستورێ هەبێ هەر نانووسرێ دەستور لە کوردستانە نیشمانە دەستور یا ئەوەتە اختیاریە کە بێیتەوە بە حکوومەتی تەنفیزی بزانێت چی ئەکالانی پەیوەندیدار لە ڕووی مولزەمی قانونیەکەوانێ ئەگەر هاتوو بە بڵێن کە ئایا ئەو ڕاپرسیە مولزەمە یا ئیستیشاریە من ئەوەی کە لە کوردستانە ڕوویە هیچی لەم بابە قانونیانەیە تێنابینم مجرد هەوەسی حیزبێک بوو دەرخستنی حیزبێک بوو دەسەڵاتی حیزبێک کە بیسەپێنێ بەسەر میلەتێکە بە حسابی کەوەی کاڵێ من تەحملی مەسئولێت دەکەم باشە کە تۆ تەحملی مەسئولێت دەکەی فەرموو لە 150 خاکی کوردستان بگەڕێنەرەوانێ ئێمادەم تۆ بە زمانی خۆت بە سەرۆکی حیزبێک بووی سەرۆکی هەرێمی کوردستانیت لەو کاتەیە تۆوتێ من بەسوولم بەرامبەر بە نەتیجەکەی باشە بە دکتۆر بەڵێ ینی پێ دوای هیچ بەرپرسیارەتێکیان هەڵ نەگرت ینی دەبەرپرسیارەت هەڵگرتن چییەکە کاکشوانیش باسی کرد ینی بڵێن بەرپرسیارەتەکە دەبێت چۆن هەڵگرن هەر کەسێک بەرپرسیارەتێکە بڵێ یعنی تۆ بەرپرسیارەتەکەی مە خاکمان لە دەستداوە باشە بە سەراحەت خاکمان لە دەستداوە گەڕانەوەی خاکی کێی گەڕێنێتەوانێ ناگەڕێتەوە جارێکی تر ئەوە یەکێکە لەوانەیە کە تۆ بەرپرسیاری لەسەرەوەی کە تۆ لە 150 خاکی هەرێمی کوردستانە لە دەستداوە بە کەرکووک و ناوچەدا مڕاوەکان و شنگال و هەموو شوێنەکانی تر بەچیە گەڕێتەوە بخاکە ناگەڕێتەوانێ بەس وەکو ئەوەی کە سەرنج چیە بۆ زۆر لەوانەیە کە بە تایبەتی لە ئەنجومی باڵای ریفراندۆم بەژاربوون دەڵێن تاپۆی ڕەش تاپۆ ڕەشەکە لە گیرفاندایە وەرکاتێک بیانەوێ بەکاری بێن یاخود ئێستا بۆ نمونە بەرامبەر عێراق باز دەکەن کە دەکرێت وەکو کارتێک بەکاربێن یاخود گرتنەوەی ئاو و کشانەوە لە بەغداد ئەوانە دەکرێت وەکو کارتێک بەکاربێنرێت ئەوانە ناتوانانی جارێ مەسلەی ئاو مەسلەیەکی ژیانیە نە هیچ دەوڵەتێک ناتوانێت ئاو لە دەوڵەتێکی تر بگرێتەوەوانێ نەگەوەی ئێمە سەرۆکی حیزبێک با بڵێن بە ئێوە ئاو لە بەغا بگرێتەوەوانێ ئەوە هەر ناقانونی و نادەستوری و ناشەرعیشە بێتە سەرەوە حتا بۆ نمونە مەسەلەن تورکیا لە عێراق قەت ناتوانێت ئاوەکەی بگرێتەوە چونکە بە هاوپەیمانی هەیە و عقد هەیە لە بینیانە و قانونی هەیە لە بینی ئەمەکە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوانەیە کە تۆ باسی ڕفراندۆمت کرد ئەبێ بزانی دەرەنجامی ڕفراندۆمەکە چی بۆتیایە یعنی من بە یاسا ئەبێ ڕفراندۆم بکەم دوایەوە چۆ یعنی ئەوانەی تاپۆڕەشەکە کامەیە تۆ قراری محکمە ئیتیحادیە ملزەمە لە مادەی دەستوری 94 ئەڵێ هەر قرارێک محکمە ئیتیحادی هەیە ملزەمە یعنی نە قابلی طعن نییە کەواتە ئیلغای کردوانە لە 2011 محکمە ئیتیحادیە ئیلغای کردەوە تۆ هەرێمی کوردستان هاتی کە لە 25 لە تقریبا لە مانگی 11 بوو نازانم بە سەراحەت یعنی چەندێکات تەجبیدی کرد بەڵام لەوێ ئیلغا کرایەوە کە عەبادی پێی ڕازی نەبوو بەم تاریخە بە حەقیقەت یعنی تۆ هاتوویت ئەمانەت لە دەست ئێمەیەوە یعنی ئێستا تۆ بزانیت کە لە لای خۆت هەر لە دوای ڕفران لە دوای 25 نۆوانێ لە هاتی چیت کرد تەجمیدی ڕفراندۆمەکەت کرد بەڵام حکوومەتی عێراقی بە من ڕازی نەبوو هەستا شکاتی کرد کە شکات کرا لە محکمە ئیتیحادیە محکمە ئیتیحادیە هەمومان بڵێن دکتۆرە ڕفراندۆمیان مرانتەر خۆیان بڵێن بەرپرسانی هێرێن ڕازی بوون و ڕەزام کتابگەی فێراری لە مانگی 11 2017 بڵێن ڕفراندۆمەکەی سەر کرد هەر لەو کاتەش بڵێن وەکو مراندن وابوو بڵێ تۆ بزانیت شتێکە بە ناقانونیە نادەستوریە قەدەری میلەتێکە خوێنی شەهیدانە ئەیتە بەر قەدەرێک ئەنجامەکەش نەزانی چییە یعنی چیت قەرارتدا و یعنی چی تەجمیدیشێ کرد سڕێ کرد یعنی ئێستا پرسیاری دادوەر ئەوەیە لێرە ئەمانە بانکە بە چه قەرارێک بە چه قانونێت تۆ بڕیاری ڕفراندۆمەدا ڕاستە ئەڵێ ئێستی یەکسەر 15 چواردەی نەتەوە یەکگرتوەکانمان بۆێنێت بەڵام نەتەوە یەکگرتووەک ئەسڵەن یەکەم خەتوەی ڕفراندۆم ئێمە هەرێمی کوردستان بەشێکی لە عێراقی یەکەم شت ئەبێ موافقت لە حکوومەتی عێراقی وەربگیرایە بۆ ڕفراندۆمەکە ئەگەر ئەوە بکرایە پاڵپشتێکی سەنەدی قانونی بوو
ئەو کاتە چونکە نەتەوە یەکگرتووەکان یەکسەر پرسێ جوابی بۆ هەرێمی کوردستان ئەوە بووە کە تۆ مافەقەتی عێراقت وەرنەگرتووە. سپاس دەکەم کاک کێشوام گەرم و لای بەڕێز سەباردبووی کە وتت پێگەی هەرێم لاواز بوو ئەو لاوازەی کە ئێستا بەرامبەر بە بەغداد هیچ پەیوەندێکی بە ریفراندۆمەکە ئەوە هەیە بڵێن یاخود پەیوەندی بە گەندەڵی ناوخۆیشەوە هەیە ئەوەیەکی ئێستا بەرامبەر بەغدا لاواز بوون لەسەر بەخۆی ئێستا لەم مانگە چاوەڕێەوەن کە مستەفا کازمی 320 میلیارد دینارمان بۆ بنێرێ. بەڵێ بێگومان لە دوای ریفراندۆم پێگەی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک لایەن و ڕۆوە لاواز بووە و زۆریش لاواز بووە ئەویش بەشی هەرە زۆری پەیوەندی بە ئەنجامدانی ئەو ریفراندۆمەیە. ئەگەر وەک جەنابەت ئاماژەت پێکرد پەیوەندی بە مەسەلەی گەندەڵیەوە بی حکوومەتی هەرێمی کوردستان لە بڵێن 1992 کە دروست بۆ مکەوەنە و لەلایەن پارتی و یەکێتی بەڕێوە دەبرێ و سەرکردایەتی دەکرێت بە 50/50 یعنی ئەو گەندەڵیەی کە ئێستا هەیە لەو ساوە هەیە گەندەڵیەکە بەردەوامە چ لە پێش ریفراندۆم چ لە دوای ریفراندۆمیش. بەڵام ئەوەی کە پێگەکەی لاواز کردووە ئەنجامدانی ئەو پرۆسەیە بوو کە ناویان لێنا ریفراندۆم کە هەم وڵاتانی دەرودراوسێ هەندێک لە وڵاتە زلهێزەکان لەبەر بەرژەوەندی خۆیان ئەگەرچی باسی یاسا سالاری و پاراستنی وڵاتان دەکەن بە تایبەتیش بەغدا کە بەو ریفراندۆمە ڕازی نەبوو ئێستا فشار دەخەنە سەر هەرێمی کوردستان تۆڵە لە هەرێمی کوردستان وەردەگرنەوە. جا ئەو تۆڵێ ئەگەر حەقی کەس نەبی کەس نەیکا حەقی بەغدایە بەغدا بە حەقی خۆی دەزانێت چونکە لە ڕووی دەستوری نوێوە لە عراقی نوێ یعنی بڵێن هەرێمی کوردستان تاکە هەرێمی فیدراالە یعنی بەڵام ئەو هەرێمە هەم بەبێ بەغدا هەم بەبێ نەتەوە یەکگرتووەکان جیهاتی معنی قانونی نێودەوڵەتی هەستاوە ئەو ریفراندۆمەی ئەنجام داوە هەرچەندە ئەگەر پرسیشیان بکرد هەڵبەتە هەر باشتر بوو ئەگەرنا وڵاتان بە حەق لەگەڵ ینی شەرق ئەوسەد ناکەن بە قانون لەگەڵ شەرق ئەوسەد ناکەن بەس بە هەر حاڵ ئەمڕۆ بەغدا بە حەقی قانونی خۆی دەزانی کە مامەڵەیەکی سلبی لەگەڵ هەرێم کە ئێستا دێ خیناق لە هەرێم تون دەکا ینی داوای دەواازەکان و داهات و هەموو شتەکان دەکا بۆ دەیەوێ ئەوەی لە دەستور داهاتووە کە فیدراالیە واتە مەرکەزیە بە مەرکەزی بکە ئاخر پێیامیش هاتنی کازمی بوو بۆ هەرێمی کوردستان کە لە ساڵوەگەڕی ریفراندۆم لە مانجی لۆنەمانجی ریفراندۆم هات یعنی تا سنوورەکانیش چوو واتە یعنی من لە بەسڕا هەتا باشماخ و هەتا ئیبراهیم خەلیل تەحەکوم دەکەم هیمنەهی خۆمە یعنی ئەو پەیامەی بە عەمەلی و بەکرداری پیشاندان یعنی بەڵام سەرکردایەتی کورد بە خۆشحاڵیەوە بە شانازیەوە پێشوازیان لە کازمی کرد کەچی لە کاتی ریفراندۆم دەیانگۆ جیا دەبینەوە و دەبینە ینی و دوو وڵاتی دراوسێ و تەعامولمان ئاوا دەبێ و ئەگەر پێش ریفراندۆم یەک جار وەفدی کورد بچووبایە بەغدا ئەوانیش داتنە ئێرە بەڵام ینی ئێستا لە خیلالی 4 مانگ 6 جار لە هەرێمی کوردستان لە ئاستی باڵا و بەرز وەفد لە هەرێمی کوردستان چۆتە بەغدا ئەوان ناتوونەتە ئێرە هەتا کاگنێ چیروان بارزانی سەرۆکی هەرێم نەچوە بەغدا ئەویش کە چوو هەڵبەتە هەم بۆ سەردانی کازمی هەم بۆ سەردانی سەرۆکی فەڕەنسا بووە لەوێش دەعوەتی ینی کازمی کرد کە بێتە هەرێمی کوردستان ینی بەغدا بەڕاستی ینی ئێستا هەیمەنە و هەژمونی خۆی تەواو بەسەر هەرێمی کوردستاندا فەرز دەکا وەک شیویەتی و ینی بە مەرکەزی دەکاتن لە داهاتوو. باشە سوپاس دەکەم ناوبڕێکمانێ دوای ناوبەرەکە دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە.
چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵنیایی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک شوان سەبارەت بۆی کە پێشتر بەرزوتت دەبێت ئەوان بەرپرسارەتی هەڵبگرن پێ دوایە سەکاتیەوە هاتووە ئەوانەی کە سەرکردایەتی پرۆسەکان دەکرد دادگایی بکرێن ئەگەر یاسا هەبێ لە بەرامبەر لە دەستدانی خاک لاوازبوونی پێگەی هەرێم بەڵێ وەڵاهی هەڵبەتە بە تاکید دەبێ بەرپرسیارەتی هەڵبگرێن مەسەڵەی دادگایی خۆ دادگا لە عێراق هەیە و ڕیفراندۆمەکەشی هەڵوەشاندووە بەڵام ئەو دادگایانە لە عێراق هەیە و نە لە کوردستان هەیە کە خەڵک بە تایبەتی هەندێک لە سەرکردەکان دادگا بکە ئەوانەی کە خاوەن هێز و دەسەڵاتن ئەوان لە سەروی یاسا و لە سەروی دادگان بەڵام ئێمە مستەڵاحێکی بەکاردێنن کە وەسەد بێ کە بکرێ بەشێ بەڵێ کە بکرێ و بشێ ئەویش ئەوەیە کە بەڕاستی پێویستە بە ئینساف بن بە زەمیر بن لەگەڵ ئەو خەسارەتەی کە لە خەڵکی هەرێمی کوردستان کەوتووە ئەو تەدعیەی لە ئەنجامی ڕیفراندۆم دراوە بابێن یعنی داوای لێبردون لە خەڵک کەن وەدان بە هەڵەی خۆیان دابێنن نەک بە پێچەوانەوە هەموو ڕۆژێ مەدح و سەنای ڕیفراندۆم کەن بابێن لە داهاتوو بۆ خەڵک قەرەبۆ بکەنەوە مامەڵەیەکی باش لەگەڵ ینی هەرێمی کوردستان لەگەر خەڵکەکەدا بکەن من پێم وایە ئەوەندە باشە و دەکرێ دەنا لەوە زیاتر ئەوان ناکەن ئەگەر شتێکی تریان بکربایە ئەوانەی کە ئەنجومەنی ڕیفراندۆم بوون جا لە حزبی خۆیان باە لە حکومەت باە یعنی بە گەورەتر دانیان بە شکەستداهێنا باە ئیستیقالیان بدابایە یعنی شتێکی زۆر باش بوو لە بەرەوەی تەماشای وڵاتان دەکەی شکستێکی زۆر گچکە ڕوودەدا یعنی ئیستیقالە دەدەن لێرە ئەوە شکستێکی گەورە بوو بەڵام کەس ئیستیقالەی نەدا. بەڵێ سپاس دەکەم دکتۆرە سەبارەت بە پێدوای دوای 3 ساڵ ئێستا گوتاریان گۆڕاوە وەکو خۆ دوت ئێستا بە کۆستەر بە پاس دەڕۆن بۆ بەغداد ئەمە زۆر پێچەوانە یاخود ئاساییە گەرەمە ڕوودات دوای ئەو گوتارێکی هەیان بوو بۆ
ڕیفراندۆ؟ وڵی بەلای ئەوانەوە ڕەنگە بەلای ئەحزابێکی سیاسیوانێکەوە خوێنی شەیدان بەدادە بەرقەدەر ڕەنگە بەلاشیوانێ زۆر ئەتیادی بێ کە بە ڕۆژانە بەم کۆستەراچێ بۆ بەغا پاڕێتەوە بۆ پارانەوەی موچە نەک بووجە. یعنی چکە دوو شەی جیاوازن یعنی تۆ حسەی هەرێمی کوردستان زۆر بچوو بۆ تۆ ئێستا بۆ زۆر بچوو بۆتەوانی یەکو پیتاکە دەکات یعنی تۆ خیتابی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەوەی ئەگەر 320 ملیارەکە بێت لەگەڵ ئەو پیتاکەی کە هەمانە لە دەستکەوتە ناخۆیەکانە ئەیکا بە مژدە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەتانێنە کاتە تۆ لە ئەساسا غەڵەتت کردو لە ئەساسا ئەمە دەرەنجامەکەی ڕیفراندۆمەکەیە بەزەگەر دکتۆرە خۆش دەندامی بڵۆمەک و گریمانەیە گەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بای هەر خۆشت نەدەچویتەوە بۆ بەغداد یاخود پۆست دووەرن لەگە چووکە بەشێکیشان هەر پۆستیشان وەرگرت ئەوانەی کە ئەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمن پۆستی وەزیریان لە عێراق وەرگرت بڵین ئەخە خۆی لێرەیە ئەمە دووفاقیە یعنی یاریکردنە بە مەسیری میلەتێک یعنی تۆ لە حاڵەتێکە پێشەوە جارێ پێمانەڵێن بەغای مفلیسە بەغا جارێکی تر ناگەڕێنەوە بە بەغا سەردا نانێوێنین بۆ هیچ کەسێ تا حەدای هەموو کەسێکەکەین بەڵام تۆ لە لایەکی ترەوانێ ئەمانە هەمووی قسەی بازاڕیە ئەمە قسەی کەسانێکی حزبی و سیاسی نییە ئەمە قسە تۆ بێ بە دەستور قسە بکەیت بە یاسا قسە بکەیت بە یاسای ناودەوڵەتی و بە یاسای ناوخۆیی قساکەیت کەچی لە هەر عینەن کاتا بۆ خۆیان هەستان هەچی لەوە پێش کە باسی عێراقیە کرد ئەمە خیانەتکار بوو بەڵام ێستا خۆی ئەوان بوون بە عێراقچێتی و میلەتیان کردوتە تەڕەفێکی ترەوانە ئەوان هەموو ڕۆژێک کاک حکمت ینی بە حەکیم مشکلەکە لە چیە پێش ڕفراندۆم هەر کەسێک کە باسی عێراقی بکردای بمان و تا بێ ملتەزیم بی بە دەستوری عێراقیەوانەیە پیانەوت عێراقچێتی و خاینە بەڵام لە دوای ڕفراندۆمەوانێ پێچەوانە عکس بۆتەوانەیە ئێستا ئەوان بڵێن هیتافی عێراقچێتی لێن و لە عێراق پاڕێنەوانەیە چونکە زانی یعنی هەڵەیەکی گەورەی کراوە لە هەرێمی کوردستانە ئەو هەڵەیە کە پێوتری ڕفراندۆم هیچ کوردێک نییە حەزی لە سربەخۆیی نەبێ بەڵام سربەخۆیی بەکە ئێمە ڕاستە هەموو پێکاتۆکانمان تیا بۆ گەلمان هەبووە ئەرز و زەویمان هەبووە باڵێنکە سیاسەتی دەوڵەتیشمان هەبووە یعنی کە لە سیاسەتێکی استراتیجی هەبوو لە کوردستانە بەڵام تۆ هەمووی سفر کردوانە هەمووی کە سفر بۆتەوە ئێستا هەمووی بۆتە بەوەی کە من بەستەنیا چاوەڕان بکەم مژدەیەک لە بەغاوانێ 320 ملیارەکە هاو ئەخە 320 ملیارەکە یعنی دەردی خۆشیان نەڵێن یعنی ئەمەنە کورد بچووک بۆتەوانێ کە بەشی ئەو 686,000 کەسەش ناکەکە لە بودجەی عێراقا تەسبیت بووە ئەی بۆ دکتۆر ئێستا خۆیان دەڵێن ئێستا کێشەیم لەگەڵ عێراقەر موچە نییە کێشەی ترمان هەیە هەر کێشەیان هەیە بۆنم هەر خۆشیان وایان نەکردووە کە تەنا کێشەکە لەوەدا چڕ ببێتەوە ئێستا خۆی ئاخە سەبەبەکە ڕیفراندۆمە ئێستا کێشەکە بەس لە پارە هەیە یعنی یا کێشەکەیان لەوایە وەزیرەکەیان بەرکەوێ یا مدیر عامیان بەرکەوێ لە سابنەوەی ئەو وەفدانی کە هەرێمی کوردستانە چێ بۆ بەغا بۆ نایەن بە شەفافێت باسی ئەو ئیجتیماعانە بکەن و بیکەنەوە با من و تۆ جۆمان لێ بێ چکە من نەزانم من خۆم پەرلەمانتار بووم 4 ساڵ لە پەرلەمانی عێراقا بووم بە تەحەداوە ئەیڵێمەوە هەموو سەفەرێکی هەرێمی کوردستان کە هاتۆ باسی پۆست کراوە پۆستەکانمان وەزیرەکەمان جێگر وەزیرەکەمان مدیر عامەکەمان ئەمە کەی پێگەی کووردە ئەمە هیچ ئیسیفادەیەکی بۆ کورد نییە هیچ ئیسیفادەیەکی بۆ فەرمانبەرانی کورد نییە قەزەی من قەزەیەکی کێشەیەکی سیاسیە قەزەیەکە کە لە دەستورە هەبووە بەڵێن هەر بەڕێز وتت هیچ ئەو بەڵگەت لە بەرزە کە دەڵی لە دوای ڕیفراندۆمە پشکەکە لە سەدا بڵین پێشتر ئەگەر 17 بوو بێکردیان لە سەدا 12 هیچ پەیوەندێکی بەوە هەبوو بێگومان کە ئێستا ئێمە کێشەمان هەیە کە تەنها 320 میلیارەکەش مانگانە وەکو پێویست لە کاتی خۆیدا ناگات خۆی کێشەکان لە چوا کۆبۆتەوانەیە کاتێک کە هەرێمی کوردستان لە ساڵی 2014 هات باسی ئابووری سربەخۆی کرد ئابووری نەوتی خۆی جیا کردەوە نەکسەکە لێرەوە دەسی پێکرد لە دەی 6 2014 وانێ سربەخۆی ئابووری کردوانێ و ئیعلانیان کرد کە بەغا مفلیسە استقلالی شەڕی داعشیان کرد استقلالێکی لەو کاتەیە کە شەڕ لە ناوچەکانی عێراقا زۆرتر بوو لە موسڵ و لە شوێنەکانی ترا بەم شێوازەکەەوە داعش بەلاماری ئەو شوێنانەیە بوو داگیر کرابوو ئەمە لەلایەک لەلایەکی ترەوانە هەتاوەکو ساڵی 2015 و 16 لە موازنەکانە ئەگە سێریکەن لە سا حەڤە بۆ هەرێمی کوردستان دانراوە بەڵام لە ساڵی 1970 و 90 بەرەوژورۆ کرا بە 12.67 لەسەر چه ئەساسیە چکە ئەگەر هاتو تەوافقێکی سیاسی بوو بێ خۆ هەربێ بەردەوام بێ ئەگەر لەسەر ئەوە بێ کە هەڵبژاردن بڵێن ئیحسایە کراوە سەرژمێر کراوە خۆ سەرژمێر نەکراوە تا ئەو نیسبەتەکەم بووە کەواتە ئەمە یەکێکە لەو ئەسبابانەی کەوا بەکارهێنا
داخستنی فڕۆکەخانەکان بۆ چەندێکدا فڕۆکەخانەکان لە هەرێمی کوردستانە لە هەولێر و لە سلێمانی داخرا کە نێڵرا هیچ ناوخۆی و نە دەرەکی تیا دەست بەسەر کرا لەلایەن حکوومەتی عێراقوانێ ئێستا دەواازە سنووریەکان دەرەنجامی ڕفراندۆمە کە ئێستا کازمی هاتە ئێرە چووە بۆ بەغا قەراری یاوە هیچ کەسێک هیچ وەزیرێک هیچ کەسێکی لە وڵاتانی دەرەوانێ نێتە هەولێر ئللا ئەبێ سەرانی هەرێم بێنە بەغا لەوێ بیان بینێ ئەوە بڕیارە و زانیاریە بڵێن دکتۆرە بەڵێ کە یعنی ئەمە تقریبا وەکو قرارە و ئیسپاتی ژەکرێ لەم ماوەی ماکرۆنیش کە باسییان کرد پەیوەندی بەوەیە کاتی نەبووە پەیوەندی بە بڕیارەکەی کازمی بەڵێ بە بڕیارەکەی کازمیەوەیە بەم شێوازەیە لەمە دو هەرێمی کوردستان کەواتە من ئەو هەرێمەی کە هەبووە یعنی دەوڵەتێکی بچووک لە ناو دەوڵەتێکی گەورەیە بووم هەموو سەلاحێتەکانم هەبووە یعنی بەدەر لەوەشی کە پارێکی پێشماریش هات بۆ هەرێمی کوردستان بوو بۆ مایەکی خۆشی و گوزەرانی هەم بۆ خەڵک هەم بۆ حزابەکان ڕاستە لە پێش 2014 ئەو بجەی کە لە هەرێمی لە بەغاوە ئاهات من بەتەکی دەڵم لە ساسی بەر خەڵکی هەرێمی کوردستان ئەکەوت بەڵام خەڵکی هەرێمی کوردستان معاشی خۆی کە ئیسtismار هەموو جۆرێک بەو لە ساسی ئەکرا لە سا هەفتاکەی لە بینی ئەحزابە سیاسیەکانی یەکیتی و پارتیا بەژی ژەکرا بەوە شەوانێ هەر هەرێم بە هەرێمێکی سەرکەوتووە ئەڕۆیشتەوانێ بەڵام تۆ هاتیت ئابووری سەربەخۆ بە دوای هاتی ڕێفراندۆم ئێکەواتە ئەمانە هەمووی هەرێمت لە ناو بردووە بەعکسەوە هەرێمی کوردستان ڕفراندۆم شەرمەزاریە من بەتەکی دەڵم شەرمەزاریەکە بێ هیوابوونێکی میلەتی کووردا بە حقیقت جارێکی تر ناتوانیت و ئەو ئەسڵەن ئەو ڕفراندۆمەی کە کراوە بە هیچ جۆرەکە ناتوانیت تۆ جارێک تر لاپەڕێکی بۆ کامەوە شەوەیە دکتۆر ئێستا خەڵک بۆ من سەرکردەیەکی سیاسی بڵێ دەوڵەتی کوردی تامۆ دروست دەکەم لە سۆسیال میدیا لە تۆڕە کۆمەڵاتەکان گاڵتەی پێ دەکەن هیچ پەیوەندێکی بۆ ڕفراندۆمەوەیە کە مەسەرەن دەوڵەتی کوردی کە پێشتر خەونێم خەڵکێک بوو بێت ئێستا ببێ بە وەکو گاڵتە سیر بکرێت بەڵێ ئاخر ئەمەیە دەرەنجامەکەی ئەوەیە کە لە تۆ لە سا پەنجای خاک لە دەست بی فڕۆکەوانەکان لە دەست بی سنوورەکان لە دەست بی موچە و خۆشی گوزەرانی خەڵک لە دەست بیتەوانێ خەڵک گاڵتت پێکات دوای ئەو ڕفراندۆمەی کە کراوە محکەمەی ئیتیحادیە لە 20/11/2017 هەڵی وەشانۆتەوە کەواتە تۆ تەواو بوویت یعنی ناتوانانی شانازی بە چیەوە ئەەکەی قراری محکمەی ئیتیحادیە قرارێکی ملزەمە بە دەستوری عێراقی بە مادەی 94 حکومەت هێرێمیلاری نەبووەکو خۆی لەو کات ناتوانێت حەکیمیان کە محکمەی کە هەیە لە عێراق پێوترێ محکمە الاتحادیە قراراتی ئەمە لە دەستوری عێراقی ئەوانەی کە دەستوریان نووسیوەتەوە لە هەرێمی کوردستان لە عێراق خۆ بەشدار بوون کوردەکان سەرکردە سیاسیەکانمان هەموو لە دەستورە بەشدارن لە مادەی 94 ئەڵێ هەر قرارێکی محکمە الاتحادیە ملزم وباتن یعنی مناقشەی نییە سپاس دەکەم کاک شوان بگەڕێم وڵای بەڕێزت ئەو بڵین کە زیانەی بەر ناوچە دابڕێنراوەکان کێت بڵین ئەو میلیشانەی کە هاتن لە دوای ڕێفراندۆم بۆ ناوچە دابڕێنەوەکان زیانێکی زۆر بەر خەڵک کەوت حکوومەت هێرێم هیچ هەوڵێکی داوە بۆ لە دوای ڕێفراندۆمە بۆ ئاساییکردنەوەی ئەو ناوچانە ڕاگرتنی تعریب کە ئێستا بێگومان لەو ناوچانە غەدر لە خەڵکی کورد دەکرێت بەڵێ خۆی کاگ حەکیمی بەڕێز باسمان کرد کە یەکێک لە زەرورزیان و نەتیجەکانی ڕیفراندۆم ینی لە دەستدانی نیوەی خاچی هەرێمی کوردستان بوو کە سوپای عراق بە تایبەتیش حەشدی شعبی و ئەوانە گەڕاوەتە ئەو ناوچانە ئەگەر سوپای عراقیش بە هەر حاڵ ئەگەر تەعامولێکی قانونی لەگەڵ ئەو ناوچانە کردبایە بەڵام حەشدی شعبی کە ئەگەر چی بە یاسایی کراوە لە عراق لە وەزارەتی دیفاع لە زمنی ئەو منظومەیە بەڵام یعنی ئەگەر لە خەڵکی ئەو ناوچە کێشە لە سەرانە پرسی گەواهی ئەوە دەدەن کە مامەڵەیەکی خراپ لەگەڵ ئەو ناوچانە دەکەن ستا ڕۆژانە لە میدیاکان گوێمان لێ دەبی کە ینی عەرەبەکان دەگەڕێنەوە ئەو ناوچانەی کە پێشتر لێی نەبوونیا بەدەست ئەوانە بوون ڕۆژانە کێشە لەسەر زەوی و زار و لەسەر ینی مواتەنە و ئەوانە مەشاکل زۆرە هەمووی لە نەتیجەی مەسەلەی ڕیفراندۆم بووە دیارە ئەوش بەڕاستی ینی شتێکی خراپەوە کێشەیە کە قەنەعەتم وایە بەهەوەنتە کۆتایی پێنایە بەڵێ چی کراوە بڵین بۆ لەلایەن هەرێمەوە لە نوێرانی کورد لە بەغدای شتێکی ئەو تۆ کراوە پێ دوایە بۆ ئەو ناوچانە یاخود جارێکی دیکە قەرەبووی ئەو لە دەستدانی لە سڵاپ پەنجاوێکی خاکە دەکرێتەوە خۆی کاک حەکیم ینی لە دوای بڵێن دروستبوونی عراقی نوێ
و دەستوریش نووسرا کە سەرکردەکانی کوردیش تیاندا بەشداری کرد یعنی بەردەوام پێشتر هەوڵی چارەسەرکردنی ئەو ناوچانە دراوە کە شتێکی باوە بە سێقۆنا بە ئیحسا و تەطبیع و هەروەها ڕیفراندۆم ئەگەر تا پێش ڕیفراندۆم سەرکردایەتی کورد لە خەمی ئەوە دانەبی نەیتوانی بێ کێشەی ئەو ناوچانەیە گلا بکاتەوە کە لە حاڵەتێکی بەهێزتردا بووە ئێستا لە حاڵەتێکی زۆر بێهێزدایە و ئەو ناوچانەی لە دەستداوە بە تایبەتی کەرکووک کە بە قودسی کوردستان و دڵی کوردستان ناوی دەبەن فرمێکی تیمساعی بۆ دەڕێژن ساڵهای ساڵە خەباتی لە پێناو کراوە ئەو ناوچەیە لە دەستدرا ئایا چۆن جارێکی تر ئەو ناوچەیە دەگەڕێتەوە بەغدا هێستا هەیمەنەی خۆی بەسەر ئەو ناوچانەدا فەرز کردووە ئللا ئەگەر بەغدا لە بەرژەوەندی خۆی لە بەرداعش وەکو تروسکایەک ڕێبەهێزی پێشمەرگە بدا کە بێتە ئەو ناوچانە ئەگەر ناوەکو تەحکوم پێکردن لێ ناگەڕێت کە تەحکومی پێ بکات بەڵێ ئەی لە سەراسی ناوخۆ کە پێشتر بڵێن ڕیفراندۆمەکە کرا و بنەماکانی دەوڵەتمان نەبوو لە دوای ئەو ڕیفراندۆمە هیچ پندێک وەرگیراوە کار بکرێت بۆ دروستکردنی بنەماکانی دەوڵات لە هێزی نیشتیمانی یاخود بڵێن لە دام و دەستگای نیشتیمانی یاخود بە پێچاوانەوە قاچەقسەتی و بڵێن تاڵانی و برنی داهات زیادی کردووە هیچ پندێک وەرگیراوە لەمڕۆوە بۆ بنیادنانی بنەماکانی دەوڵەت نەخر ئێمە قسە لە واقع و لە کردار دەیکەین ئەوەی بە کردەوە دەیبینین ینی پەن لەو شکستە وەرنەگیراوە و پێم وایە هەروەکو لە ڕابردوو وەریان نەگرتەوە ئاوا هەڵسوکەوتیان کردووە لە داهاتوش بە هەمان شێوە دەبی ئەوەش بۆ کۆمەڵێک شت دەگەڕێتەوە بۆ تێگەیشتنی سەرکردە باڵەکان بۆ عەقڵیەتیان سەبارەت بە مەسەلەی حکومڕانی ئیدارەدانی دەوڵەت مامەڵەکردن لەگەڵ خەڵک یعنی خەڵکێکیان وا لێ حاڵیە کە قیاداتی حکوومەت و خەڵک بۆ خەڵک نییە بۆ خۆیانە لە پێناو خۆیانە بۆ ئەوەی دەوڵەمەند بن جا بە شێوەیەکی نایاسایی و ناشەرعی ینی بۆیە لە داهاتوودا ینی پند وەرناگرن کە کار لەسەر بنیانانی دەوڵەت بکەن وەکو باسم کرد ئەگەر لە 1992 تا ڕیفراندۆم ینی ڕەکائیز و مقیمات و بنەماکانی دەوڵەت یان بینانە کردبی کە فرسەتی زۆریش هەبووە دەتواندرا کار لەسەرەوە بکە ئێستا لە داهاتوو هەر ناتوانن چونکە حاڵەتی هەرێمی کوردستان زۆر لاوازە بەغدا بەهێزترە و کارتێکیشمان بەدەستەوە بوو لە دەستماندا ئەگەر ڕوو لە وڵاتانیش بکەین ئللا ئەگەر لە بەرژەوەندیان دابی ئەگەرنا هەمیشە بەوە دەمان دوێنن کە دەڵێن کاکە ئێمە گوتمان 1 ساڵ ڕابوەستن 1 ساڵ بەگوێمان بکەن لەلایەکی ترەوە پێم وانییە هەندێک لە سەرکردەکانی کورد لە خەمی ئەوە دابن بۆ نمونە ینی کتێبەکەی پۆلبریمەر بەڵگەیە لەسەرەوەی کاتێک کە ینی دەست بەکار بووە لە بەغدا کە ینی مخاتەبەی لەگەڵ سەرکردەکانی کورد کردووە خەمی کەوتۆتە بەر مەبادا داوای سربەخۆی و جیابوونەوە بکەن بەڵام بەداخەوە لەو ساوە هەتا ئێستاش سەرکردەکانی کورد هەر لە خەمی ئەوەدان ئاخر نمونەش ئەوەیە کە ینی ئەو ڕیفراندۆمیان بۆ کرد ئەو هەڵلایان بۆ کرد کەچی ئاخری گەڕان و باوەشی عراق شەڕیان لەسەر وەزیر و لەسەر مدیر عام دەکرد ئێستاش ینی لەبەر بەغدا دەپاڕێنەوە بۆ ئەوەی 320 ملیاریان پێدا بەڵام پێشترێ خاوەنی ئابووری سربەخۆ بوون و نەوتیان دەڕۆوی کەس لێ نەدەپرسینەوە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆرە کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بووی کە پێدوایە هەنگاوەکان بەرەو بەدەوڵەت بوون لە دوای ڕیفراندۆم پاشەکشیان کردووە قاچاقچی زیادی کردووە وەتیشان پامێک شتێ بۆ بڵێناوانەی کە سەرکرداتی ڕیفراندۆمیان کرد بە کورتی بێ سوپاس دەکەم. وڵی پێگەی کورد لە دوای ڕێفراندۆمەوانێ من وتم ڕێفراندۆم تقریبان بڵێن شەرمەزاریەکە بۆ میلەتی کورد کە بەو شێوازە خوێنی شەیدانمان لە دەستداوە بە فیرۆدا بەڕاستی ئەوەی کە بەرهەمان هێنا لە دەستمان نابێ هیوابوونێکی ئەم میلەتەیە بەرامبەر بە حکوومەتەکە و بەرامبەر ئەسڵ من ناتوانم پێیان بەڵام حکوومەت چووکە تۆ کاتێ حکوومەت بێ پێدەوترێت کە تۆ خۆشی و گوزەرانی و موچە و بۆ خەڵکەکەی بێتوانێت نەک بەو شێوازەی کە هەیە جە دوای ئەوەش ئەو گەندەڵەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە لە هیچ وڵاتێکا و گەندەڵی نییە عێراق بەو هەموو گەندەڵیەوانێ ناکاتە گەندەڵی هەرێمی کوردستان ئەمانە یعنی بەڕاستی وەکو ڤایرۆسێک وان بۆ میلەت
پێویست بە گۆڕانکاریی گەورە ڤایرۆسێکی کوشندن خۆت لە تەندروستی شارەزایی باش بڵێ من ئەڵم ڤایرۆسێکن چونکە ڤایرۆس ئێمە ئێستا هەمومان گیرمان خواردو بەدەست ڤایرۆسی کۆرۆناوە وڵی ئەمانە لە کۆرۆنا خەتەرترن بۆ میلەتی کورد بە حقیقەت حکوومەتی هەرێمی کوردستان لە ڤایرۆسی کۆرۆنا خراپترێکن چونکە ئەگەر بێت و حکوومەت بەنای حکوومەتی میلەتە تۆ هەڵبژاردەی میلەتیت کەواتە بێ پێش بەرژەوەندەی تایبەتیەکانی خۆت بەرژەوەندی میلەتە لەلابێ کام بەرژەوەندی میلەت کامەیە یعنی معقولە مامۆستای زانکۆ بێ مامۆستای تر بێ فەرمانبەر بێ تەندروستکار بێ کرێکار بێ هەمووی برسی بێ کەواتە گەشت پرسیەکەمان کرد بە گەشت برسی لە باتی پرسی کردمان بە برسێتی خەڵک کردمان بەو شێوازی کە هەیە لە کوردستان. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆرە تافگا ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق شوان ڕابەر ئەندامی سەرگەدایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.